زمانی کەتەلۆنیا دانی بە خۆسەری ڕۆژاوە داناوە ئەمە لە ڕووی سیاسی شتێکی زۆ گرینگە هەنگاوێکی گەورەیە بۆ کورد دەتوانم بڵێم وەرسەرخانێکی گەورەیە بۆ گەلی کورد دڵنیاشم لە یەکێتی ئەوروپا وردە ئەم دەوڵەتانەش دان بە خۆسەری دیموکراتی دادنێن لەبەرێ هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی حەسکەریش هەم لە ڕووی خۆبەڕێوەبردننی ئیداریشەوە هەنگاوی گەورەی ناوە بۆیە ئەوەی کە گرینگە خەڵکی کوردیش بەڕاستی لە هەم پارسەکانی کوردستان شانازی هەم بەو هەنگاوی وە بکەن کە دەوڵەتێکی وەکو کە کەتەلۆنیا پەرلەمانی کەتەلۆنیا دانی پێداناوە دڵنیاشم هەنگاوەکانی بە دوودادەیە بۆی ئێمە پێویستە پشتیوانی بکەین بە مەحنای کەلیمە و خەڵکی کوردستانیش لە دەرەوە ئەوەی کە کاریگەرە لۆبی بۆ بکات و بتوانن بۆ بە تەواوی دان بە خۆسەری دیموکراتیدا بدەن ئینشاڵڵا لە ئایندەی نزیکیشدا دڵنیان بە خۆسەری دیموکراتی دەبێتە بەرزی بناغی دەوڵەتی کوردی بۆ چاپارسی کوردستان بەداخەوە من نەدەبوو لێرەمە داواکاری ئەوە بکەین کە حکوومەت هێرێمی کوردستانیان پەرلەمانی کوردستاندان بەوەی دابنێ دەبوو یەکەم هەنگاو حکوومەت هێرێمی کوردستان پەرلەمانی کوردستان دەبوو ڕێسکە شوێنی ئەو بابەتەی باە و لە هەمان کاتیشدا ئەم شاندانی ئەوروپا کە دەهاتن بۆیە بەڕاستی ئەگەر ڕاستەوخۆ بێیان ناڕاستەوخۆ بایە دەبوو ئەوانش بەڕاستی کاریان بۆ کردبایە کە دانیان با چۆن ئەوان حەزیان لە باشووری کوردستان ئەو ئیدارەی ئەو ستاتوی کە لێرە هێدانی پێدا بدە شاندەکان سەردانی وێرەکەن بۆ شێش بەڕاستی کاریان بۆ خۆسەری دیموکرات کرد لە ڕۆژاوی کوردستان دانی پێدا بنێن بەڵام هیوادارم چۆن دەڵێ ئەم لە داهاتوودا ئەم هەنگاوانە بنێشتەشی گرینگە پێویستە یەکێتی ئەوروپاش دان بەو خۆسەری دموکراتی خۆرهەڵاتی باکووری سووریا دانێت وەکو هەرێمێک کە لە ناوچەکەدا کە ناوچەیەکی سەقامگیرە کاوانە شەڕی دژی داشیان کردووە لە هەمان کاتیشدا ناوچەیەکی بەڕاستی بڵین تاقی کراوە بە ئەزمون لە ڕووی دموکراسی لە ڕووی پێکەوە ژیانی گەلان ئەنی ئەو هەنگاوانەی ئەوان کە گەلێک سەرکەوتو بوون بۆیە پێویستە دانی پێدا بدرێەوە داوەش لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەکەن کەویش ناوچەیەکی دانپێنراوی نێودەوڵەتیە داوان لێ دەکەن کە ئەوانش بە هەمان شێوە دان بنێن بە خۆسەری دموکراتیک و باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە بیناسێنرێت و ئەوە هەنگاوانە هەنگاوێکی گەرینگەن لە ڕووی دیپلۆماسیەوە و هەروەها کاوانە لەلا ئەو یەکێتی ئەوروپا و نوێنەراتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە بناسرێنرێت دیارە ئەوانە نوێنەراتیان دەکەنەوە لە ڕۆژاوای کوردستان کە نوێنەراتیش کرایەوە مەترسی دەستدرێژەکانی تورکیا لەسەر ئەو ناوچەیەوە کەم دەبێتەوە بۆیە ئێستا پێویستە خەڵکی باشوور خەڵکی ڕۆژهەڵات هەموو ناوچەکان لە ئەوروپا بێنە سەر شەقامەکان و خۆپێشاندان ئەنجام دەن و بۆ ناساندنی خۆسەری ڕۆژهەڵاتی باکووری سووریانی وەکو ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی کە هەم ئێمە وەکو خەڵکی چۆن دەڵی نوخبەیەکی ڕۆشنبیریان نوخبەیەکی چالاکوانی مەدەنی لە ناو هەرێمی کوردستان و هەروەها کوردانی تەڕاوگا لە دەرەوە بتوانن کارە دیپلۆماسیەکانیان پەرە پێ بدەن بۆی بتوانن لە ڕێگای کۆنتڕۆڵی دەوڵەتانەوە لە ڕێگای نوێنەراتی دەوڵەتانی ئەوروپا بتوانن ئەو پەیوەندی علاقاتە دیپلۆماسی دروستکەن بۆ دانان بە خۆسەری دموکراتیکی باکووری ڕۆژهەڵاتی سووریا.